ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناڕۆ تۆفیقم لاڵقێم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە. جەژنی نەورۆز و سەری ساڵی نوێی کوردی لە هەموو لایەکتان پیرۆز بێ. هیوادارین جەژنی نەورۆزی ئەم ساڵ کە خۆشبەختانە لە هەر چوار پارچەی کوردستان ئاسۆیەکی گەشت، ئاسۆیەکی ڕووناک بەدی دەکرێت ببێتە مای خۆشگوزەرانی بۆ هەر چوار پارچەی کوردستان، بۆ هەر کوردێک کە لە هەر جێگایشی ئەم دنیاەدا بوونی هەیە. نەورۆز شوناسی نەتەوەیمانە. نەورۆز ئەو هێمایەیە کە کوردی پێدەناسێتەوە وەکو نەتەوەیەک و هەروەها دەستپێکی ساڵێکی نوێ بۆ ئێمەی کورد لەم دنیاەدا. هیوادارین دەستپێکی ساڵی نوێی کوردی ساڵی هێنانەدی ئاواتەکانی کورد بێ لە هەر چوار پارچەی کوردستان. ئێمە وەکو کورد تاوەکو ئێستا توانیومانە لە ڕێگەی کلتورەکەمانەوە شوناسی نەتەوەی و نیشتیمانی و ئازارەکان و خۆشیەکان و بۆنە نیشتیمانی و نەتەوەیەکان و تراژیدیاکانی کە بەسەرمان هاتووە لەگەڵ ئەوەی کە ئێمە بێخاچین و بێدەوڵەتین لە دنیای دەرەوەدا ئەم بابەتە ببێتە پاڵپشت و پاشخانێکی گرنگ بۆمان یاخودنا. چی کراوە لە بواری توێژینەوە کلتوری و فەرهەنگی و نەتەوەیەکان بۆ ئەوەی کە ئەم بۆنانەی کە هەیە بکرێتە بۆنەیەکی نیشتیمانی ڕاستە لەسەر ئاستی کوردستان. ئێمە ئەتوانین یادی بکەینەوە لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان، ئەتوانین یادی بکەینەوە و خۆشی تیادا دەرببڕین، بەڵام لە دنیای دەرەوە چۆن لێمان ئەڕوانن. کلتور کاریگەرە بۆی کە ئێمە وەکو نەتەوە کە بێدەوڵەتین، ڕاستە خاچێکمان هەیە کە خاشی کوردستانە، سەرنجیان ڕابکێشین بۆی کە پاڵپشتمان بن بۆ دۆزی ڕەوامان. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە تێر و تەسەلی لەگەڵ زۆر بەڕێز کاک سۆران نەقشبەندی توێژەر لە بواری کلتور کە بە سوپاسەوە لە بەرنامی پانۆراما لەگەڵمانە. بەخێر بە کاک سۆران، نەورۆزیشت پیرۆز بێ. پەیامی خۆت بگێنە. فەرموو. زۆر سپاس بۆ جەنابت و بۆ کەناڵە جوانەکەی کورسات نیوز و هەموو بینەرانی ئازیز. حەزەکەم ئەو فرسەتە وەرگرم کە پیرۆزبایی هەم لە جەنابیشت و لە ستافیش و لە کورسات و لە بینەرانی ئازیز و هەموو کوردانی هەر چوار پارچە و دایاسپۆرا و هەروەها هەموو ئەو میلەتانەی کە ئەمڕۆ بە جەژنی خۆیان و جەژنی ژیانەوە ئازانن. نەورۆز هێمایەکە، ینی ئێمە زۆر جارۆک و کورد کە ینی ئەم جەژنە ئەکەینەوە یاخود کاتێک کە وەسفیەکەین یاخود کاتێک کە ئەمانەوێ بە دنیای دەرەوە غەیرە کوردی بناسیێنین، ئەڵین جەژنێکە یاخود بۆنەیەکە کە ڕزگاربوونمانە لە دەست جەور و ستەم و چەوسانەوە و ئەو ژێردەستەی کە هەبووە. هێمای ئەو مەشغەڵ و ڕووناچی و ئاگرەش کە هەیە، ینی هێمایەکە بۆی کە ئێمە هەمیشە نەتەوەیەشین، ینی بەدەم چۆنەڵی بەتەنگ ینی ناخۆشیەکانمانەوەین بۆی کە بگەینە ئاستی خۆشی. نەورۆز بۆ کورد چه هێمایەکە گەێنێ بەڕاستی وەکو توێژەرێکە گرتووە لی بڕوانی کاکە سۆران؟ بەڵێ، سەرەتا خۆی بۆ پێشێکە دەست پێ بکەین کە ئێمە تایبەتمەندی ئەم جەژنە جەژنی ژیانەوەیە بۆ کورد گرنگیەکەی لەوە دەست پێیەکە کە بەڕاستیەکەی ڕەنگە کەمترین میلەتێک هەبێ لەسەر ڕووی زەویە بەقەدەر نەتەوەی کورد ژێردەستەیی و چەوسانەوە و مافخورانی بینی بێت لە دەور و پشت لە میلەتانی دەور و پشتی خۆی. بەدبەختانە نەک تەنها لە دەور و پشتی خۆشمان لە دووریشەوە هاتوون پراکتیزەی ئەو داگیرکاریانەیان بەسەر سەرزەمین و خاک و ئاوی ئێمەیان کردووە. ئەمە پێمان ئەڵێ کە بە درێژایی مێژوو ئەو هەموو ئەو شتانەی کە بەسەر کووردا هاتووە پێمان ئەڵێ کە کورد میلەتێکە کە حەزی لە ژیانە، حەزی لە مانەوەیە، حەزی لە بەردەوامیە، کە ئەم سێ کۆنسێپتەش و ئەم سێ بابەتە خۆی با بڵێن یەکێکە لە سەرچاوە گرنگەکانی بەردەوامی نەتەوەیەک و گرنگیدان بە پاشخانی کولتوری و بەوەی. نەورۆز ینی هەر لە ئاگرەکەیەوە دەستی پێ بکەین کە مانای با بڵێن ئێمە زۆر ڕەبتمان بە وزەوە هەیە بەڕاستیەکەی. خودی نەورۆز کە با بڵێن مەسەلەی مەشغەڵ و ئاگرەکە و داگرسانی ئەو ئاگرە بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر ڕەبتی کەینەوە بە خودی ئەو هێمایەی کە با بڵێن لە ناو ئاڵاکەمانە ڕەنگەیاتەوە کە 21 چوکڵەی هەیە بەو مانایی کە ئەم سبەینێ ئەبێتە 21مین ڕۆژی ئەم مانگە یا هەر جۆرێک بێت، ئەم تیشکی خۆرە سەرچاوەی وزەکانە.
ئەم سەرچاوی وزانە تەنها قسەیەک نییە بەڵکو ئەگەر بە درێژایی مێژوو ئەو توێژیناوانەی کە لەسەر مێژووی نەتەوەکان کراوە بگەڕێنەوە سەیری بکەین زۆر بە ئاسانی بۆ دەرەکەوێت کە زۆربەی زۆری ئەو وزە مرۆییانەی ئەو سەرچاوە مرۆییانەی ئەو داهێنانانەی ئەو بوارانەی کە مرۆڤتیایە گۆڕانکاریەکی کردووە و بە جۆرێک لە جۆرەکان هەنگاوی لە ئێستاوە بۆ داهاتوویەک و بۆ بەیانیەک و بۆ ڕۆژێکی نوێناوە بە خۆشحاڵیەوە لێرەوە سەرچاواگرێ ئێمە وەکو ئەو کەسانەی ئەو نەتەوەیەی کە سەرچاوەکەمان نەگەڕێتەوە بۆ ئەو سەرزەمینەی کەتیایە ژیاوین وەکو خاکی میزۆپۆتامیا و ئەو کەش و هەوایی کەتیایەتی ڕەبتێکی ڕاستەوخۆ لە بینی ڕۆحی نەتەوەکەیە و ئەو کەش و هەوایە هەیە کە تایە ژیاوە ئەمە ژوا ئەکات کە بەردەوام ینی خۆر هێمایەکی ڕاستە و خۆ پەیوەندیدار وزەیەکی ئەرێنی و بەردەوامیش ینی ئەمە وزەیەک نییە کە ڕۆژێک لە ڕۆژەکان مەسەلەن بگیرێ تەواو بێت کۆتایی پێ بێت چکە ژیان پەیوەستە بە وزەیەوە جوانەوە بەڕاستی کەواتە باشە ئێمە ینی زۆر جار ینی کاتێک کە باسی کوور دەکرێ و کاتێک کە ئەم بۆنەیە بە تایبەتی بۆنەی نەورۆز کە ئێمە یادی یەکەینەوە مەشخەڵی ئاگرەکە یەکێکە لە هێما دیارەکانی ینی نەورۆز و سەرەتای دەستپێکردنی ساڵی نوێی کوردی چکە بەڕاستی ئێمە خۆ دەزانیەوە تا ئاگر ئەەکەینەوە لە بۆنەی نەورۆزدا چکە بۆنەیەک ئێمە شانازی پێوەکەینەوە ئاگری ژوە ئەو تیشکەوە ئەو ینی خۆرێک کە جەنابە داماژت پێدا لە توێژینەوەکانە بەم شێوەی باسکراوە کە هێمای وزەیەشی بەردەوامە بۆ نەتەوەیەکی ژێردەسەوەکو کورد زۆر جار وا لێک دراوەتەوە کە ئێمە ئاگرپەرز بین لە ئەساسە ئەمە خۆی واقعان وانە بەڵام توێژینەوەکان هیچ ئاماژەیەکیان داوە بە مەکاک سۆران یاخود تۆ هیچ پێیت بردووە بەم بابەتە ئەسڵ ئەساسی هەیە مۆزۆع خود نەخێر ئەوە ئەساسەکەیە کە جەنابە داماژت پێدا ڕەنگە من ئێستا نەتوانم لە چوارچێوەیەکی قاڵب دراوی ئەکادیمیە وەڵامێکی کۆنکرێتم بۆ ئەو پرسیارە پێ بێت بەڵام بە شێوەیەکی گشتی زۆر وازەحە کە مەسەلەی ئاگرپەرستی شتێکە کە ینی هیچ جۆرە نزیکیەکی لەگەڵ وجودی تاکی کورد و نەتەوەی کوردان نابێت لەبەرەوەی کە مەسەلەی دین مەسەلەیەکە کە زۆر زۆر دوایی هاتنە ئارایی مرۆڤایەتی و شارستانیەتەکان بۆ نەتەوەکان دروست بووە یەکێک لەو کەسانی کە زۆر لە کۆنەوە باسی ئەم مۆزوعی کردووە بەڵ دۆرانتە کە کتێبی حەزاراتی هەیە کە هەژدە دڵ دە باسی کولتوری نەتەوەکانەکات یعنی یەکێ لەو شوێنانەی کە باسی ئەوکات هەنێک جار ینی میلەتێک دینیشی نەبووە هێشتا یعنی قرار بێت کەسێک وحی بۆ بێنێتە خوارەوە و کتابێکی سەماوی بۆ بێت هێشتا ئەمەش نەبووە خەڵکی ئەو شوێنە بەپێی ئەو نووسراوانەی کە لە توێژینەوەکانی وەڵدۆران تا هەیە پێیان بەوە بردووە کە پێویستیان بە هێزێکی تەعالی و هێزێکی سەر و من و تۆ هەیە بۆ ئەوەی کە یەکلای مام کاتەوە ڕەنگە ئەمڕۆ دادگایەکە بێ لە کۆنا لە لادەکانە شەرعێک هەبوو بێ و قانونێک و مەزهبێک هەبوو بێ بەڵام ئەو کاتە ئەوەش نەبووە بۆیە ئینسان پێی بەوە بردووە کە پێویستی بۆ هەیە کە هێزێکی تەعالی بێ ڕەنگە ئەمە یەکێک لەو ئەگەرانە بوو بێ کە بەکارهێنانی ئاگر لە هەنێ مناسباتی دینیە جۆرێک لە ئەم گومانانەی دروست کرد بێ بەڵام جوابەکە بە بێگومان ڕەبتێک لە بینی ئاگرپەرستی بۆ مەسەلەی نەتەوەی کورد بە هیچ شێوەیە کەواتە ئەگەر ئێمە بینە سەر باسی کللتور ینی خۆی خاڵە گرنگەکە ئەمەیە و جەوهری مۆزوعەکە و بابەتەکە ئەمەیە ینی کللتوری نەتەوەی کورد ئەم بۆنە و یادەگرنگانی تێدایە خۆی بۆ خۆی لە هەموو نەتەوەیەکدا ینی تا بڕۆ سەی چینیەکان کە ینی ساڵی ئەوان جیاوازە فارسەکان بە ئامان شێوە ئێمەی کورد ئەوە تا بە ئامان شێوە عەرەب کە ساڵی زاینی خۆی هەیە بەم شێوازەیە ئەمە دەستپێکی ساڵێکی نوێ بۆ کورد کەواتە گۆڕانکاری وەرزەکانیش دێنێتە ئاراوە نەورۆز بۆ خۆی لە کللتورا و لە فەرهەنگی کوردیا ئەم بابەتە بە گۆڕانی وەرزەکان و بە هاتنی ساڵێکی نوێ وەسفکراوە یاخود نەخێر هەر بەشێکە لە کللتور و لە هێما و بۆنە نەتەوەیەکانمان کە ئێمە یادیەکەینەوە بەڵێ ڕەبتێکی ڕاستە و خۆ لە بینی وەکو عەرزم کردی کە تاکی ئەم نەتەوەی ئەم منتیقەیە ڕاستە و خۆ پەیوەندیەکی ڕۆحی هەیە لەگەڵ با بڵێن دەور و پشتی خۆیان و لەگەڵ ئەو ژینگەی کە تایە ژیاوە هەر لەو زمانەیەوە کە سەردەمی ڕۆمانسیەتە و ئینسان نزیکیەکانی خۆی پێی ئەباد لەگەڵ ئاو و هەوای دەوروبەریا و لەگەڵ کەش و هەوا و شاخ و دەشت و دەر و ئەوانەیە ئەمە ینی لە قاڵب دراوێکی ئەدەبی هەیە کە پێت ئەڵێ ڕۆمانسیەت بەم شێوەیە دەست پێکات کە
پەیوەندی مرۆڤ و دەور و پشت و ژینگەکەیەتی کەواتە ئەم شتە بۆ ئێمەی کوردیش یعنی ئەبێ زۆر زیاتر بێ لەبەرەوەی کەشوهەوای ئێمە کەشوهەوایەکی جیاوازترە لە شوێنانی تر ئەگەر سەیری بکەی ئێمە لە یەک کاتا لە یەک سەرزەمینە لە یەک با بڵێن هەرێمە زۆر دووریش نەڕۆین بۆ کوردستانی گەورە لە یەک هەرێمە ئێمە لە یەک کاتا ئەتوانین کەویرمان هەبێ ینی سەحرامان هەبێ ئەتوانین ئاومان هەبێ ئەتوانین شاخمان هەبێ ئێستا ئەتوانی بڕۆی بەفر بینی ئەتوانی بچیتە شوێنێکەوە کە عارق بکەیتەوە لە مەنتیقی هەر چوار وەرزەکەت هەیە ینی ئەمە لە ڕووی کولتوریەوە ئەو پاشخانە گەورەیە کە دیسانەوە ئەو نزیکیە ئەیادیانی و گەرمیان و کێستانەی کە ئینسان لێرە قەراریاوە کە لە سەرمایە بڕوا بۆ گەرمیان و لە گەرمایە بڕوا بۆ کوێستان ئەمە خۆ هەروە لە خۆیەوە نەهاتوە ینی بزنسەکانیشی لەسەر ئەساسی ئەمە ڕێکخستووە لەگەڵ دەور و پشتی خۆیان کەواتە ئەو ڕەبتە ڕاستە و خۆیە بە بەردەوام لەناو هەموو کایە کولتوریەکانە ڕەنگەیاتەوە چکە کولتور خۆی بریتە لەوەی کە ئایا تۆ چ شێوازێکی دەربڕینە هەیە چ پاشخانێکی ئەدەبی و فەرهەنگی و جلوبەرگ و خواردن و زمان و ژینگە و یعنی هەموو ئەم شتانە ئاگرێتەوە ئەگەر کولتور تەنها بریتی وایە لە موزیک بۆ نمونە ئێمە ئەمانوت موزیک وشەیەک نەبوو بەناوی کولتور ئەگەر تەنها جلوبەرگ وایە ئەمانوت جلوبەر کەواتە کاڵێن کولتور هەمووی بەیەکەوە کۆکاتەوە نەتەوەیەکە بە گشتی لە هەموو بوارەکانە بەڵێ بێگومان اینجا مەسەلەی ژیانەوەکە زۆرترە لە لای ئێمە لەبەرەوەی ئێمە پێویستمان بەو شتە بووە ینی ئەگەر تەمارێمە باسی مێژووەکەین باسی ئەوە ناکەین کە ئێستا خەڵکێکەیە با بڵێن زراعەتەکات و پەیوەندیەکی ڕاستەوخۆی لەگەڵ ئەو شتەیە هەیە کە لە جەوار ڕوئەیات بەڵام تاکی کورد لەم سەرزەمینەکە ژیاوە ڕەبتێکی دەردی فارسەڵێ تەنگاتەنگی لەگەڵ دەور و پشتی خۆیان هەبووە لەبەر ئەوەیە ئەم نزیکی ڕوویاوە بە بەردەوام لەگەڵ یا ژیاوە و دەسوپی لەگەڵاگەر ڕەبتێکی زۆر سەیریشمان لەگەڵ خاکەکەمان هەیە بەڕاستی ینی کاکە سۆران ئەوەی کە کورد بە خاکەکەیەوە بەسێتەوە ینی هێزێکی زۆر سەیرە ئەم هێزەیتر ئاخۆ ئیلاهی بێت کە وای کردووە تاشی کورد بەم شێوازە پابند بێ بە خاکەکەیەوە و ینی بەو ناوچە جوگرافی و سنوورە دیاریکراوی کە خی گەورە کوردی تیا خوڵقانوە یاخود نەخێر تاشی کورد و ئەو کللتوری کە جەنابەت ئاماژەی پێدی ئەم هەستە ینی چۆنڵی دڵسۆزی و نیشتیمانی نەتەوەی لا دروست بێت کە هەمیشە خاکەکەی خۆش بێت خاک بەشێکە خۆشویستنی خاک بەشێکە لەو کللتوری کە ئێمە هەمانە و لە توێژینەوەکانە ئاماژەی پێدراوە کاک سۆران من بەداخەوە موشەیە بەکارێنم لە شاشەی بەڕێستانەوە بەڵام ئێمە لەعنەتێک گرتوونی بەڕاستیکەوە بە درێژایی مێژوو نەمانتوانیەوە بگەین بەو ئاواتەنەتەوەیە کە هەمانەوەکو هەموو دەوڵەتێک ئێمە شوچەوەیەکمان هەبێت و کیانێکمان هەبێت و ژیانی ئاشتیانەی خۆمانی تیا بەڕێ بکەین ئەم نەبوونی ئەوەیە یعنی وای کردووە کە ئەم حەزە چەند بەرامبەر بێ لە ناو دڵی تاکی کووردا یعنی هەر تەنها پاشخانە کولتوریەکە نییە بەڵکو مێژوو و جوگرافیا و هەموو ئەو ئازارانەی کە دروستی کردووە لە ناو دڵی تاکی کوردیا وای کردووە کە ئەم حەزە زۆر گەورەتر بێ لە حەجمی خۆی کە لە ناو کەسێکی ترا هەیە یعنی کەسێکی ئێستا ئەگەر لە ئەڵمانیا کەسێک بدوێنی لە یعنی ئەو ئینتیما زۆر قوڵ و عجایب و غەرایبەی نییە لەگەڵ ئەو دەور و پشتەی خۆیان بۆ خاکەکەی یعنی پارێزگاریشی لەیەکە و خۆشی بۆ یا بە کوشت و هەموو شتێکی لە پێناوەکە بەڵام دەوڵەتیشی هەیە هەموو شتێکی هەیە بەڵام ئێمە کێشەکەمان ئەوەیە کە بەردەوام بە درێژایی مێژوو وەکو ئەمڕۆ دوایی ئەگەر مەجاالە بوو بینە سەر لە باسی ئەوەمان کرد کە ئەم داگیرکاریانە یعنی لە تاریخەوە هاتووە بۆ ئێمە بەشکردنەکە وای کردووە کە ئەم حەزە زۆر گەورەتر بێ بەردەوام هەر گەورەتر بێ لە لای بەردەوام حەز لەوە بکە کە ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر خۆشی نەبێنەوەکانی ئەو سەر بەخۆیە ببینن کە نەتەوەیەک پێویستی پێەتی لە دنیای هەیە کەواتە بۆیە ئێمە وابەستەی خاکەکەمان بووین بێگومان ئەم حەزەوە کات یعنی ئەم شتەوە کات کە ئەم وابەستەیە زۆر زیاتر بێ یعنی خاک و ئاوێک تۆ یعنی ڕەنگە تەنها مەسەلەکەەوە نەبێت کە خاک و ئاوەکەمان جوان و بەپیت و بەپەرەکەتە بۆ نمونە مەسەلەن ئێمە دەشتی شارە زوورمان هەیە ئەگەر جەنابەت لە گوگڵا بنووسی باشترین و بەپیتترین زەوی لەسەر ڕووی زەویە
یەکەم بۆ هێنێ لە پێش ئۆکرانیاشەوەیە کە هەموو شەڕی عالەم ێستا لەسەر ئەوەیە کە خاکی ئۆکرانیا خاکێکی بپیتە و دانەوێڵی هەموو سەرزەوی دابینەکە بەڵام خاکی ئێمە بلاکسۆیڵی شارە زور و دەشتی شارە زور لە پێش ئۆکرانیاشەوەیە کەواتە ئێمە ئەم سەرمایە نەتەوەی یەک گەورەیەمان هەیە بۆیە ئەمانەوێ بیپارێزین و ئەم ڕەبتە دروستە بێ لەگەڵ خۆی ینی گرفتی گەورەی کورد یاخود بانەڵێن نەکبەتی گەورەی کورد چکە بە حەقەت نەکبەت نین ئێمە وەکو میلەتی کورد وەکو نەتەوەی کورد وەکو تاشی کورد و مێژۆکەشمان ڕاستە ینی یەک دنیا هەوراز و نوشێ و بەرزی و کەوتن و ئەستانەوەی تێدا بووە بەڵام ینی نازم هۆکارەکە داژیرکەرە دەوروبەرە ئەو جوگرافی و استراتیژەیە کە ئێمە ئەو سنوورەیە کە ئێمە بەسەرادا بەش بووین یعنی ئێمە خاکمانەیە وەکو جەنابەت ئاماژەی پێدێەوە تا خاچیشی بەپیتە کە زۆر لە خاشی میلەتانی دیکەی دێرین ینی بەپیتر و بەبەرەکەترە ئاڵامان هەیە ینی شوناسمان هەیە کللتورمان هەیە ئەو تا بۆنەی نیشتیمانی و نەتەوەیمان هەیە یەک دنیا تراژیدیای قورس و ناخۆشمان بەسەر هاتووە بەڵام گرفتەکە ئەوەیە بێدەوڵەتین ئەمە مێ بەسمەوە بوو بابەتی کە ئەمڕۆ جەنابتان ئێوە لە دامەزراوەی ڤیژن بۆ لێکۆڵینەوەی استراتیژی بابەتێکی زۆر گرنگتان ساز کردبوو لە ژێر ناونیشانی چیرۆکی کوردبوون لە نێوان بێدەوڵەتی و دروستکردنی کاریگەری نێودەوڵەتیدا دیبلۆماسی کللتوری وەک ڕێگە چارە من ئەمە سەرنجم ڕاکێشێت دیبلۆماسی کللتوری وەک ڕێگە چارە ئەمە چی بۆ بێدەوڵەتبوونی ئێمە بەدەستێنێ بەڕاستی کاکە سۆران حەزەکەم ئاماژە بم بابەت دواتر ینی تەوزیحی لەسەر پرسیارەکەی من زۆر سپاس مەسەلەی ئەوەی کە ئێمە ینی دیبلۆماسیەت با بڵێن بە شێوەیەکی گشتی لەو کاتەوەی کە سەر هەڵەیە سەرەتا بە دیبلۆماسی کولتوری دەسی پێ کردووە لە دواییە سیاسیەکانی قۆزنەوە بێ بە دیبلۆماسیەکی سیاسی چکە خودی دیبلۆماسی ینی خۆنمایشکردنی ئەو نەتەوەیە بۆ نەتەوەکانی کە و دروستکردنی ئەو پەیوەندیە لەگەڵ نەتەوەی هاوتەریبی خۆیە ئێمە بەداخەوە لە بواری دیبلۆماسی و پەیوەندیە نێودەوڵەتیەکانە ئەو هەنگاوەمان نەناوە یعنی نەگەڕاوینەتەوە بۆ ئەساسەکەی خۆی زیاتر سیاسیەکانمان دیبلۆماسیان کردووە ئەو دیبلۆماسیەی کە ئەشیکەن لۆبیکردنێک نییە بۆ نەتەوەکەمان لۆبیکردنێکە بۆ ئەو استراتیژ و پلانانەی کە سیاسیەکان خۆیان بەڕاستی ئەزانن دیبلۆماسیەکی سیاسیە دیبلۆماسیەکی سیاسی ئەو دیبلۆماسیە کە ئێمە پێویستمانەوە کوونەتەوەیەک بۆ ئەوەی بگەین بە با لێوە دەست پێ بکەین ئێمە ڕاستە ئەمە هیچ گومانی تیان نییە کە شوێنێکمان نییە جوگرافیایەکمان نییە بە ناوی دەوڵەتێکەوە کە دەوڵەتی خۆمان بێت وعدمان پێدراوە لە پێش حربی عالەمی یەکەمەوە ئەگەڕێنەوە بۆ سەفەویەکان و ئەوانە کە یەکەمین دابشکاری دڵڕقانەی سەفەویەکان و عوسمانیەکان لە سەرزەمینی ئێمە بێ ئێمە ئەکەن بەو شتەی کە خۆیان لەسەری ڕێککەون ئەو نەکوژێ ئەو نەکوژێ زەویەکەی ئێمەیان دابش کردووە یەکەمین دابشکاری تقریبا نوێی ئەم منتیقەیە لێوە دەست پێکە دوای ئەپەڕینەوە بۆ سەردەمی مۆدرن و لە لۆزان و لە نازانم سیڤەر و لەمانەیە قۆڵمان لە بنابڕن و دیسانەوە بە دەستی بەتاڵەمان نێرنەوە بۆ ماڵەوە ئەمە دیسانەوە ئەوە کات کە دەوڵەت نەتەوە دروستە بێت دەوڵەت نەتەوە ئەم داهێنانە سەیر و تەمەرەیە کە نەتەوەیەک ببێ بە خاوەنی دەوڵەتێک لە سەرزەمینێکی خۆیە ئێمە بە پێی پێوەرەکانی کە لە کۆتایی با بڵێن دەی چلاکە نەتەوەیە گرتوەکان دروستە بێت لەسەر ئەوە ڕێگەکەون کە دەوڵەتێک دروست ببێ بۆ نەتەوەیە کە خۆی قەراربات ئایا ئەبێ بە دەوڵەت یا نابێ بە دەوڵەت ئێمە ئەومان نەکردووە بۆ لەبەرەوەی ئەم پاشخانە دیبلۆماسیەمان بەکار نەهێنا بۆ ئەم کارە کەواتە لە سەردەمی کۆنا و لەو کاتانێکی ئێمە دابش کرین ئەم دیبلۆماسیە بەهێزەمان هەبووە یاخود ئەم دیبلۆماسیەتە کللتوریەمان هەبووە یا نەمان بوو خۆی لەو کاتەوەی کە دیبلۆماسی سەری هەڵاوە هەموونەتەوەیە کردوێتی یعنی ئەو میرنشینانەی کە لە سۆران و بابان و ئەردەڵان و لەو شوێنانەیە بوون دیبلۆماسییان کردووە پەیوەندیان دروست کردو لەگەڵ دەور و پشتەکانی خۆیان و میرنشینەکانی تر و دەوڵەتە گەورەکانی تریش هەموو ئەو پەیوەندیانە ئەچێتە قالبی دیبلۆماسیەوە چکە تۆ پێویستە بەوەیە کە ئەم پەیوەندیە دروستکەی لە بەرامبەر چیە لە بەرامبەرەوەی کە ڕۆژێکی باشتر بۆ نەتەوەکەی خۆ دروستکەی بەداخەوە ئێمە لەم چوارچێوەیە یا نەمانتوانیەوە بگەین بۆ نەتیجەیە ئێمە ئەمڕۆ لە دامەزراوەی ڤژن فاوندیشن با بڵێن نەتائیجی ئەو توێژینەوە و لێکۆڵینانەوەیان تەقدیمی کۆمەڵێک خەڵکی ئەکادمی زۆر باش کرد و کۆمەڵێک نوێنەری دام و دەستگا حکومی و ناحکومیەکان کە زۆر پشتگیریان پرۆژەیان کرد کە ئێمە بتوانین با بڵین ڕێکارێک
یاخود چوارچێوەیەکدا ڕێژین بۆ ئەوەی کە ئایا ئێمە ناتوانین وەکو دەوڵەت لە دەرەوە نمایشی توانا و هەبوونی خۆمان بکەین ئەی خۆ هیچ کەسێک ڕێگرمان نییە لە دەرەوە ئێمە جوگرافیاکە دەسی بڕیوین دەوڵەتی جوگرافیمان نییە ئەجینا نەتەوەیەکمان هەیە کە بەداخەوە لەوە دەستمان پێکرد کە لە گوگڵە دیسانەوە ئەنووسی سەرژمێری داوای سەرژمێری کوردەکەی لە دنیاە ئەڵێ 30 بۆ 45 جەناب دەتوانین ئێستا تاقیکەیتەوە هیچ میلەتێک لە دنیاە ئەم ڕقەمە ڤەیگەت نایەت ئەم ڕقەمەونەت نایەت بڵێ 15 ملیۆنی کەس نازانێ هەیە یان نییە لە حاڵەتێکا من دڵنیاتەکەمەوە ئێستا لەسەر و ئەو ژمارەیە بەڵام تۆ کە دەوڵەتەکە لە ناو چوارچێوەیەکی جوگرافیا هەموو عالم لێتە ترسێ ناهێڵن ئەنجامی بیت و بە نەتیجە ئەی خۆن نەتەوەکە مافی ئەوەی هەیە بە پێی چارتەری نەتەوەیە گرتووەکان یەکەمین چارتەری نەتەوەیە گرتووەکان کە ڕێگەکەون لەسەر مەسەلەتی دەوڵەت نەتەوە ئەوەیە کە ئەم نەتەوەیە ئەتوانێت مافی چارەی خۆنووسینی هەبێت وەکو کورد نەک وەکو کورد ینی نەتەوەکان ئێمە کە ناتوانین ئەم ترسە گەورەیە لەبەرەوەی ئێمە تەنها وڵاتێک نییە گەر وڵاتێک وایە ڕەنگە ئاسانتر وایە لەگەڵ ڕێکەوین بەڵام 4 وڵات و کۆمەڵێک زلهێزی تریشەکە بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر ڕاستە و خۆش نەبێت ناڕاستە و خۆپشگیریە ماکەن دەری چەمان دۆزیوەتەوە لە ئەسنای ئەم بەحس و بێکۆڵینەوە نەخشە ڕێگەکان چین بوو نەخشە ڕێگاکان ئەوەیە کە ئێمە کردوتە بەڕاستی لەسەر ئەم بابەتە چکە زۆر گرنگە ئەمەی کللتور کە تۆ تێ و فعلەن کە جەناب دامەژەی پێدی کللتور بەشێکەوەی تۆ خۆتی بۆ نمایشکەی بەرامبەر ئەو وڵاتانی کە ناو ناسن وایە نا توێژینەوەکانی جەنابە گەیشتۆتە چه ئەنجامێک لەم بارەوە ئەنجامەکانی کە ئێمە پێگەیشتوین خۆشبەختانە هەر هەمووی قابلی لەمس و ممارەسەکردنی شتێک نییە کە بڵێن توێژینەوەیە کە ئەکرێت و ئەچێتە ڕەفەیەکەوە ئەمڕۆ بە بەرچاوی هەموو ئەو بەڕێزانەی کە لەوێ بوون خۆشبەختانە گەشتین ئەو نەتایجەی کە کۆمەڵێک دامەزراوی لێبوو هەر لەوێ دامەزراوەکان وتیان ئێمە ئەو شتاناکەین بۆ نمونە باسی ژمارەی سەرژمێریەکەم کرد هەر لەوێ برادەران لە مید فاوندیشن بڕیاری ئەویان ناکە بە زووترین کات بە هاوکاری لەگەڵ دامەزراوەکانی ترا و دامەزراوی ڤژن بۆ لێکۆڵینەوەی استراتیژیا بڕیاری ئەویان ناکە دەست بکەن بە دروستکردنی فرێموەرکێک و بنەمایەک بۆ دروستکردنی ئەم داتایەکەی کۆیکەین لێرەوە دەست پێەکەین بەرەو کۆمەڵێک هەنگاوی گەورەتر کە ئێمە زۆر شتمان لەبەردەسایە کۆمەڵێک چوارچێوەی پێوەری گەورە هەیە هەمان ئەم دامەزراوەی بەڕێستان کاتێک کە ئەڵێن کورسات بینەری زۆرە یاخود دەڵێن فڵانە کەناڵ بینەری زۆرە لە ڕێگەی ئپسۆسەوە ئەماکرێت زۆربەی زۆری پێوەرەکانی دنیا و نەتەوەکان و دەوڵەتەکان ئێستا ئپسۆسە خۆشبەختانە من ئەمە مژدەیەکە لە شاشەکەی جەنابتانەوە ڕایەگەێنم کە خودی ئەو کەسەی کە دامەزراوەکەی دروست کردووە و ئێستا بە بەردەوامی لەگەڵ وڵاتانی دنیاە کارەکە ئینترستێکی زۆری هەیە لە بەرەوەی ئێمە لە ڕۆما لە کاتی خوێندنەکەمان ناچەند جارێک بەیەکەوە قسەمان کردووە و ئینترستێک و حەزێکی زۆری هەیە بۆ یەکەم تەجروبەی خۆی لەگەڵ نەتەوەیەکی بێدەوڵەتا بکات ئەمە هەمووی مؤشری باشن کە ئێمە توانین زۆر باش سەرمایە گوزاریان تیا بکەین کەواتە ئێمە ئێستا چیمان هەیە بۆ ئەوەی کە بیفرۆشینەوە لە دەرەوە بازاڕی پێ بکەین بۆ خۆمان بازاڕی مەبەستم داهات دروستکردن نییە خۆی بەشێکە ئەوەش لەوە بەڵام دروستکردنی ئەو ئینترست و ئەو حەزەیە کە دەرەوەی خۆمان لە ئێمە تێبگەن بەبێ ئەوەی کە هێز بەکاربێنین بەبێ ئەوەی کە پێشمەرگەی زیاترمان گیان لە دەست با بۆ ئەوەی کە ئەم شتانە بکە ڕاستە هەمووی بۆ ئێمە هەر خۆمان پاراستووە تا ئێستا لە دەرەوەی خۆمان ئیشێکی جددیمان نەکردووە بۆ نمونە یعنی بۆچی ناوی نەتەوەیە گرتووەکانە بۆ ناوی وڵاتەیە گرتووەکان نییە ئەگەر نەتەوەیە گرتووەکانە ئێمە بۆ لەوێنین بۆ بەشێکنی لێ چەند کەسی نێمە ینی بەناوی وڵات نێنین بەزە وڵاتانەی کە لە خەلیجن وڵاتی وا هەیە بەقەدەر شاری سلێمانی نابێت لەوێ ئەندامی هەمیشەیە لێ کەواتە ئێمە توانین کڵیمی ئەوە بکەین با کۆب بینەوە لۆبی دروستکەین لە خۆمان لە دەرەوە بۆەوەی کە ئەگەر ینی وەرمان ناگرنتوان ناوەکەتان بگۆڕن لەبەرەوەی ئێمە شکاتی و ناوەتان دێکەین ئێوە نەتەوەی گرتوەکانی لە ڕێگەی کللتورەکەمانەوە ئەم فشارە دروستکەین یاخود بۆ نمونە ئەم لۆبیە دروستکەین کە جەنابە دامەژەی پێدی یاخود با من ئەوە پرسم چەند توێژەر و چەند ینی مامۆسای زانکۆ یاخود چەند دامەزراوی ئەکادمی هەیە کە ئیشی کردبێت لەسەر ئەم بابەتە گرنگە بەڕاستی ینی کاکە سۆرە وەڵی شت زۆر کراوە بەڵام بەداخەوە هەموو جارێک لەبەرەوەی کاتی کولتور نییە لەبەرەوەی نەوتەکە گرنگترە قازەکە با دەربێنین بخێرابی فرۆشین لەبەرەوەی کە هاتنە سەرمان وریاکەن کۆبنەوە با خۆمان پارێزین لەبەرەوەی کە شەڕی ئەنواع و ئەشکال شەڕمان پێفرۆشن ئێمە بەردەوام کولتورمان خستۆتە ئەو لاوە لە کاتێکە ئێمە دوورمەودامان کردو بە قوربانی استراتیژێکی کاتی ڕێک وایە لە کاتێکە ئێمە خۆمان خاوەنی ئەو شتین ینی یەکەم چاندنی
مەدەنیەت لەسەر ڕووی زەویە لەم دەشت و دەرەی ئێمەوە سەری هەڵاوە. بۆچی من لە نێتفلێکسەوە چاوەڕێ بکەم پێم بڵێ کە سەرزەمینی میزۆپۆتامیا و کوردستان و هەزار مێردەکەی خۆمان ئاوە 20 دقە لێرەوە دوورە ئەم شتانەی تیا ڕووەیە. ئێستا کە جادە چاگەکرێ لە سلێمانیەوەکو ڕۆمای لێ هاتووە شتە دۆزنەوە 500 ساڵ تاریخ خەباتەوە دواوە. ئەمە ڕوویە ینی چەند جارێک ڕوویەوە. ئێستا ئەمە بێتە فاکتێک بۆی کە ئەم وڵاتانە بێنیتە سەرخەت و ینی لە ڕێگەی کلتورەکەتەوە فعلەن تەنازل ئێمە بە شانازیەوە ئەبێ دەستبەرین بۆ ئەم پاشخانە کولتوریە فراوانەی کە هەمانە بۆیە دیبلۆماسیەتی کولتوری لێرەیە کلیلی چارەسەرەکانە. ئێمە ئەتوانین لە ڕێگەی ئەو لۆبیە دیبلۆماسیە کولتوریانەی کە لە دەرەوە هەموو عالم بۆ خۆی ئەکاو ئێمە یەک دانەژ ناکەین باشە فلیمێک نانێرینە فستیڤالێکەوە گروپێک نانێرینە شوێنێکەوە پشگیریان بکەین ڕیسەرچەرەکانمان نانێرین کە داتامان بۆ کۆکەنەوە بۆی کە بزانین ئێمە چ ڕقم گەلێک هەیە پێویستمان پێێتی بابەتە کراوە بۆ نمونە لە بواری فیلم و سینەما و هونەر و شانۆ و بابەتی ینی ئەو گروپە هەڵپەرچێهەنەی کە هەمان بۆ خۆمانش بەشێک بوون لە کللتورمان وایە ناگاک سۆرە ڕاستە هەمیشە ئەمانە یانی لە دنیای دەرەوە یاخود بوون من لە ئەوروپا یاخود لە وڵاتانی ئەوروپای شەرقی یاخود لە کۆمەڵێ شوێن و جێگەی دیکە بە دیاریکرای وڵاتانی عەرەبی لە میسرۆمانە نمایشیان هەبووە خۆ دەرخستنیان هەبووە بەشێک لە کللتوری کوردیان بردووەتە دەرەوە. پێ دوایە ئەمەش هەر لاوازیشی پێوە دیار بوو نەیتوانیوە ئەو دیبلۆماسیێتە گەورەی کە جەناب دەڵی وەکلیلەکەی تەنها لای ئەبێت چەند کەسێک بێت بکرێتەوە یاخود نەخێر ئەم کلیلە بە یەک کەس بێ و بیکاتەوە. بڕوات هەبێ یەک مەقام بێش کە ئەچێتە شوێنێکەوە مەقامێک پێشکەشەکە کاریگەری خۆی دروستەکات. هەموو خواردنی ئەوروپا باشە یعنی دیبلۆماسی خواردن لە دەرەوە خۆشبەختانە بەدەست کوردەوەیە بە تایبەتی کوردی باکوور کەچی لەوێ بە تورک ڕۆشتووە بۆ لە بەرەوەی کە ئۆنەری دوکانەکان کوردن. ئێمە ئەم لۆبیانەمان نەکردووە ینی لەسەر ئاستی شخصی دوکانێکمان بردوێتە دەرەوە نەمانتوانیوە با بڵێن مؤسسەیەک بەرینە دەرەوە خۆمان بەرینە دەرەوە بە بەردەوامی ئەمیشە بکەین چکە خۆ جەناب دەزانی هەر شتێک بەردەوامی نەبێت سەستەینەبڵ نەبێت ناتوانانی نەتیجەی لێ بگرین. ئێمە کاتێک پێویستمان بۆیە پلانی استراتیژی داڕێژین و پۆلیسی پەیپەر دروستکەین بۆ ئەوەیە کە بەداتا و ڕقم بڵێن کاکە بیکە بە خاتری خوا بەم سیاسیانەی خۆمان بەسە یعنی سیاست بەسە ئێوە کۆمەڵێک هەنگاوی زۆر زۆر باشە یا خراپە ناوتانە ئەوە بە خەڵک بڕیار بە بەڵام کۆمەڵک هەنگاو هەیە کە پێویستە یعنی ئەرجنتە زۆر سەریع خێرا ئێمە مانگاوانە هەڵین لە بەرەوەی ئێستا درەنگە دوێنێ درەنگ بوو نازانم 50 ساڵەمەوە پێشەر درەنگ بوو 100 ساڵەمەوە پێشەر درەنگ بوو کاتی ئەوەیە کە ئێمە هەنگاوێک بەرەو پێشەوە بڕۆین ئەم هەنگاوەش ئەوەیە کە ئێمە لۆبی بۆ نەتەوەکەمان بکەین ناتوانین بۆ کوردستان بۆ وشەی کوردستان بیکەین لە ڕووی ئینتەرناشنڵ لۆ یعنی علاقاتی نێودەوڵەتی ئێمە ناتوانین ئەم لۆبیە بکەین لە بەرەوەی ڕێگەمان پێ نەدراوە بەڵام وەکوونەتەوە خۆ هیچ کەسێک ڕێگەمان لێ ناگرێ ئاسانتر بێ و بێگومان کاڵین کولتور ئێمە لەو حاڵەتەیە کاڵین نەتەوە لەم حاڵەتەیە مەبەستی ڕاستە و خۆی من لەسەر پاشخانە کولتوریەکەیە چکە ئێمە خۆمان خاوەنی ئەو شتانین من کۆمەڵک نمونەی خێرات پێ موزیکی هەر چوار وڵاتی دەوروبەرمان بەدەست کوردەکانەوەیە پور نازریەکانن نازریەکانن نازانم کامکارەکانن ئەندەلیبیەکانن ئەمانن کەیان کە لە هوڕەکەیە سۆرا پور نازریەکەیە نازام چیەکەیە عالەم گەڕێن باشە ئێمە هێشتا ئەمانە یعنی شەرامی نازری شەوالیە وەرەگرێ لە فەڕەنسا کە گەورەترین خەڵاتی داهێنانی بواری موزیکە ئێمە بە هزار حاڵتوانیمان دوای 2 ساڵ بیهێنین خزمەتێکی بکەین و بڵێن کاکە سپاس تۆمان و بووی لە بەرامبەر ئەو ئەرکو ئەوەیە ینی ئەم شتانە هەر دنیا ناساندەوە بێگومان وایە هەر کەسێک کۆچەر بیرکارە کە خەڵاتێک وەرەگرێ لە دەرەوە ئەم خەڵاتە خۆ بۆ خۆی نێبی با لە ڕەفەکەیە داینێت ئەم خەڵاتە خەڵاتی نەتەوەیەکی ئەتوانێت خەڵاتی نەتەوەیەک بێ ئێمە بێ سەرمایە گوزاری لە تاکە کەسن يعني ئەو نانستیت ئاکتەری پێڵن لە علااقاتی دیارەکە یعنی ئەو کەسانی ئەو کارکتەرانەی کە نادەوڵەتین ئێمە پێویستمان بە فیلمساز و موزیسیەن و ئەم چیرۆکانەی کە هەمانە ئیتر کاتیەوەی بیان جێڕینەوە زۆر دەمێکە نەماجێ تاکمان هەیە کە لەسەر ئاستی نێودەوڵەتی ژیانی بە حەقەت وەکو ئاکت دەورە بین و ڕۆڵیان هەیە ئەی ئەمانە چیان کردو بۆ ئەم بابەتی ناساندنی کللتور لە ڕۆ دیبلۆماسیەکەیەوە وەکو ئەرزم کردی هەموو هەنگاوێک ئێمە بە بەرز بنرخێنین هەموو هەنگاوێک بەڵام ڕێکخراو نییە ئێمە تەنانەت لە ناو ئێستا بەداخەوای لێ هاتووە دامەزراوەکان بۆ بە چکە
سیاسیەکان وایان فێر کردین دابەشیان کردین سندیکاکانیان لە توپەت کرد باشە یعنی هەموو ئەو پاشخانیان لە توپەت کرد بەسەر ڕژەوەندیەکانی خۆیانە بۆیە ئێمە لە ژێرەوەین ونین ینی دەنگێکمانەوێت دەستێکمانەوێت بمانگرێ ئێستا کاتیەوەیە کام دەسەمان بەنێ بەڕاستی کاتیەوەیە کە ئێمە چیرۆکەکانی خۆمان بۆ دنیای دەرەوە بجێڕینەوە ئەوە نەمان فلیم بۆ خۆمان و ئەوە نەمان دراما بۆ خۆمان و ئەوە نەمان شت بۆ یەکتری گێڕاوەتەوە کاتیەوەیە کتێبەکانمان شێرکۆبێکە سو ئەمانە تەرجەمە بکرێن بۆ دەرەوە دنیا بمان بینێ کە ئێمە چه پاشخانێکی کولتوریمانەیە چەند زمان کتێبی بە چەند زمان کتێبی نالی و مەحوی و ئەم گەورە پیاوانەی ئەدەبی کوردی کولتوری گەوری نەتەوە ینی کاتێک کە ئێستا مەسەرەن لە وڵاتێکی وەکو ئێران کە حافظ ئەبێ بە کتێبی پیرۆزی دووەمی وڵاتەکە و هیچ مناڵێک و کەسێک نبینی حافزی نەخوێند بێتەوە حافظ ناز نەبێ بۆ لە برەوەی کە نابغەیەکە و ئەوان سەرمایە گوزاریان تیا کردو بەکاریان هێناوە ئێمە نەسیر شەمەیەکمان هەیە کە کوردی خانەقینە هەموو عودی عالم بەدەست نەسیر شەمەوەیە شانازیەکەی بۆ عەرە بەڕات باشە نەمانتوانیوە ئەم سەرمایە گوزاریانە بکەین لەبەرەوە بەڕاستی ئێستا کاتی ئەوەیە کە ئێمە پلانێکی دیبلۆماسی کولتوری زۆر تۆکمە و یعنی لەبەر دەسایە ئەم شتانە شتێک نییە کە هیچ کامی قابلی ئەنجامدان یەک شتیکە یعنی یەک ڕێگای نزیشی دیکە بەڕاستی کە ئێمە توانین لە ڕێگەی ئەم دیبلۆماسیەتەوە ئەم بابەتە کللتوریە و هەروەها بابەتی نەتەوەکەمان بخەینە سەر زاری ینی خەڵکی بیانی و بەرچاوی خەڵکی بیانی بۆ نمونە ئێستا هەرێمی کوردستان ینی درگای کراوەیە بەڕووی هەموو دنیادا و یەک دنیا قۆنسڵ و نوێنەری وڵاتان هەیە هەر دوور نەڕوین ئەمڕۆ لە یادی نەورۆزدا یعنی لە زۆرێک لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانەوە تا بۆنەی نەورۆز ژێڕاوە ئاگری نەورۆز کراوەتەوە ئەم قۆنسڵ و نوێنەرانە هەمووی بەشدار بوون ئەمەش بەشێک نییە لەو دیبلۆماسیەتی کە پێویستە لە ڕێگەی و کللتورەکەمانی پێ بناسیێنین بەوان یاخود نەخێرەوان ناسیویان و بەڵام پێویستە ئەوانش بگێنە وڵاتانی خۆیان لە پەیوەندی نێودەوڵەتەکانە نابێت لە ماڵی خۆ دانیشتبیت و چاوەڕێەوە بکەی قۆنسڵێک بێت بڵێ چی بۆ بکەم قەدەوە ڕوونایە چکە ئەو بۆ دیبلۆماسی وڵاتەکەی خۆی لە دەرگایان ئەبێمە لە بچینە دەرەوە ئەبێمە لە دەرەوە ئەو کارە بکەین یعنی ئێمە تا ئێستا چەند فلیممان لەسەر مەسەلەی جینۆسایت ئەم مۆزوعە گەورەیە کە نەتەوەیەک ویستویانە بە تەواوەتی داغان و وێرانی کە نەمێنێ بیسڕنەوە لەسەر زەوی کیمیاویان پیا کردووە یعنی ئەنفالیان کردووە زیینە بەچاڵیان کردوون ئێمە تا چەند چیرۆک و چەند شتمان لەسەر گێڕاونەتەوە چەندمان بردووەتە دەرەوە چەند خەڵاتمان پێوەرگرتوون ئەمانەمان نەکردووە کەواتە تەنها یعنی من ناتوانم ئامۆژگاری سیاسیەکانی کورد بکەم بەوەی کە چۆن سیاست بکەن دڵنیان بە قسەمان ناکەن بەڵام ئەتوانم ئامۆژگاریان بکەم کە چۆنی سیاسەتی کولتوری بکەن گرنگەوە لەبەرەوەی ئێمە ئەو پاشخانەمان پێەیە ئەو خەڵکانەی کە لەم وڵاتەیان هەمویان توانای ئەویان هەیە کە لە دەرەوە دەنگیان ببیسرێ و شعرەکانیان بخوێنرێتەوە دەنگیان بگات بە هەموو ئەو کەسانەی کە نامان ناسن چکە مەسەلەی ئەساسی دروستکردنی ئەو وێنایە لە دەرەوە کە ئێمە نەمان کردووە کاک سۆران تۆ بۆ نمونە باست دەهەر لە سیاسیەکان کە ئێمە بابینە سەر ڕۆڵی ینی مامۆسایانی زانکۆ و هەروەها ئەو کەسانی کە ئەکادمین لەم بوارانەدا ناوەندەکانی توێژینەوەی زانستی لە زانکۆکان و لە وڵاتەکەمانە ئەمانە چیان کردو بۆ ئەم بابەتە هیچ شتێک کراوە لەو بوارەیە یاخود لە داهاتوودا هەنگاوەکان بەم ئاراستێ چۆن دەبن و جەنابەت ئەبیتە بەشێک لەم بابەتە ڕاستێسە تۆ هەنگاوت ناوە هەنگاوەکانی داهاتوو چۆنەبێ وەڵام من بە تاقی تەنیاش لە ژوورەکەی خۆما سجن کرێم هەرو کارا کەمە تا ڕۆژەی لە ژیانە بم بە بێگومان ئەوانەی کە ئێمە ئەناسن ئەزانن کە ینی هەرەوە کەم لە بەرەوەی کە ناتوانم نیکەم جەنابیشە ناتوانانی کۆمەڵێک شت هەیە نیکەی شانازینەکەی بە کولتور و بە باگراوندی خۆتەوە ئەمە واد لێکا کە تۆ بەیانی حەسکەی هەسیت باین ڕۆژ بێتەوە ڕۆژێکی نوێ بێت و نەورۆزێک بێت و تۆ پلانێکی نوێتە بێ و ڕۆژێکی نوێتە بێ ئەمانەوە کە تۆ بژیت یەکێکی تر لەو شتانە ینی با ئێمە کۆمەڵێک من ناڵێم توێژەرەکان نەیان کردووە یا ئێمە لێرەیە باسی ئەوە نییە کە دانیشین محکەمەی ئەو خەڵکە بکەین بڵین تۆ چی و کردووە تۆ نەو کردووە تۆ بەڵام چی بکەین هەموو ئەو هەوڵانەی کە دراوە یعنی کۆی کەیتەوە بیخەیتە زەمبیلەیەکەوە لە ئاخیرە تەسلیمی کەسێکە کرێکە دەسەڵاتدارە لە وڵاتەیە دەسەڵاتدارە لەم شارەیە دەسەڵاتدارە لەو شارەیە دەسەڵاتدارە لە هەرێمەکەیە ئێمە بە حەقمان بەسەر عێراقەوە نەبێت ئەو ڕەنگە زۆر مهم نەبێ بەلایەوە تۆ قەزیێنەتەوەی نەوەتەوەیەکە بە کوێگار حەزیش ناکا بگات هەر چوار وڵاتەکە کێشەی ئەساسی و ئەبزانەوە شتەمان تەواو نەکرد لە بیدایەتە کێشەی ئەساسی ئێمە ئەگەر وڵاتێک وایە حەلمان نەکرد بەڵام چوار وڵاتی گەورن کە
هەموو ڕۆژێ ئەو پلانی هەیە بۆی هەژمونی کولتوری بەسەر تۆی بکاتۆش هیچ نییە. ئێمە کەناڵەکانمان پڕپڕە لە درامای تورکی باشە کە زیانێکی زۆر بە کۆمەلگای ئێماگەێنێت. تەلاقێکی زۆری دروست کردووە. یەک دنیا کێشەی کۆمەڵایەتی بۆ دروست کردوین. ئەو حەزەکە بەیناوبین دەرزیەگەیە لە ناو دراماکە بۆی لە ناو ئەو هەژمونە کولتوری کە بەسەر تۆیا کردوێتی پلانێکی سیاسیشی تیا جێگا بکاتەوە. باشە دو ساڵ لەمەوە پێش درامای تورکی لەم منتیقەیە تێناپەڕی لە خەلیج و لە لای ئێمە تێناپەڕی بەڵام ئێستاوان نییە. ئێستا نێتفلکسی داگیر کردووە فیلمە تورکیەکان نێتفلکسیان داگیر کردووە ئەو پلتفۆرمە گەورانیان داگیر کردووە ئینتەرنێتیان داگیر کردووە. یعنی ئێمە ئەم پشتگیریەمان نەبێ ناتوانین بە نەبە توێژەرەوە نەبە گۆرانی بێژەوە نەبە هیچ کولتورکارێک ناتوانێت هەنگاوێک بڕاتە پێشەوە لەسەر ئاستینە دەوڵەتی بۆی کە لۆبی بۆ نەتەوەکەی خۆی بکات ئەگەر ئەم پشتگیریە گەورە سیاسی لە پشت نەبێت. بەو هیوای ئێمە لە داهاتوودا هەمومان کورد کۆدەنگ و یەکدەست بتوانین ینی لە پێناو ئەوەی کە کللتورەکەمانەوە تا زیندووەوە هەمیشە ڕۆژ بە ڕۆژ ئێمە ینی بابەتی جوان و گرنگ دێتە پێشەوە لە کللتورەکەمان و نوێ دەبێتەوە مێژۆکەمان مێژوویشی دێرینە بتوانین ببینە خاوەن دەوڵەتێک کە ئەوەی خۆمان خواسی بووەکەین کاکە سۆران نەخشبەندی توێژەر لە بواری کللتور زۆر سپاسەکەم کە لە بەرنامەمان لەگەڵمان دووبارە نەورۆزە پیرۆز بێ لە جەنابیشتان و زۆر سپاس مادومان کرد چاواناتی. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێم شەی پانۆراماتان پێشکەش کرا ئێوەش هەمیشە لە جەژن و خۆشییابن خواتان لەگەڵ.